بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئەزیزانی بەرنامەی بەفەڕ، سەلام و بەرەکەتی خوای گەورەتان لەسەر بێ. سپاسی خدا دەکەین کە دەرفەت و تەمەنی ماوەیدان لە ئەڵقەشتری تازەی بەرنامەی بەفەڕ با خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینە. خوای گەورە پیت و فەڕ و بەرەکەتی خۆی پێمان عەتاکە، سەربەرز و سەرفرازی هەردوو دنیامان کە. عزیزان لە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ لە شارۆچکەی خەلیفان لە خزمەتتان دەدەبین. لە خزمەتی مامۆستاشی عزیز دەمانەوێت تاوتوێی باس و بابەتێکین کە زۆر گرینگە، ئەویش گەنجە. ئاخۆ ڕۆڵی گەنج چییە؟ ئێمە چۆن بتوانین ڕۆڵی گەنج هەڵسەنجێنین؟ چەندە کاریگەرە گەنج لە کۆمەلگادا، ئەو ئەرک و مافانێک کە لە سەرشانی گەنجدا هەن بۆ ئەوەی گەنجێک بە شێوە پەروەردە بکرێکە بتوانی ئەدای ڕۆڵی خۆی بکە، ئەو ئەرکانێک کە لە سەرتی بتوانی بە شێوەیەکی وا لە خزمەتیدا بێ تاکو کۆمەلگەیەکی تەندروست و ساغڵەم و دروست بەرهەم بێ. بۆ تاوتوێکردنەوە باسە لە خزمەتی مامۆستاشی زۆر عزیز و خۆشەویست لە شارۆچکەی خەلیفان ڕێزار جەنابی مامۆستا سەرهەت خەلیفانی، سەلامی خوای گەورە لەسەر بۆ زۆر بەخێر. سەلامی خوای پێرگار لە جەنابش بێ ڕەبی ئینشاءالله تعالی، خوای گەورە سەلامەتان. بەڵێ مامۆستا جان، ئێمە دەمانەوێت باس لە باسێکی زۆر گریم بکەین کە ئەویش ڕۆڵی گەنجە لە کۆمەلگادا. ڕۆڵی گەنج بەر لەوەی ئێمە بێمین ڕۆڵەکانی باسکەین، سەرەتا دەمێ پرسیاری ئەو کەم ئاخۆشەی گەنج لە چ هاتووە یان پێناسی جەنابتان لە بۆ گەنجیە؟ بسم الله الحمد لله ثم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. سرتا بخيرات نشي گەرمتانەکەم، دەستخۆشی بەرنامە بەهێز بە پێزەکەتەکان لێ یەکەم. وشەی گەنج ئەگەر بێت و سەیری بکەین ڕەحمەتی خوا لە باب و پیرانمان بێ، کاتێکەوە وشەی گەنجیان بەکار هێناوە لە گەنجینەوە وەریان گرتووە، کە ئەوترێ گەنج لە گەنجینەوە وەریان گرتووە. چۆن گەنجینەیەک ئەگەر بێت و هەبێتن یاخود بدۆزرێتەوە، کۆمەلگا یاخود تاک ئەتوانێت سوود و ئیسفادە و کەڵکی لێ وەربگرێتن، ئاواش بە هەمان شێواز گەنج ئەتوانی سوود و ئیسفادە و کەڵکی لێ وەربگرێت. چونکە بەڕاستی گەنج کۆڵەکەی خێزانە، بەڕاستی گەنج سەرخەر و پشت و پەنا و برنەپێش و سەرخستنی کۆمەلگا و مجتەمەعە. بۆیە چۆن گەنجینە سوود و ئیسفادە و کەڵکی هەیە، ئاوهاش بە شێواز زاری کەوا وەرگیرا بۆ شێوەزارە گەنج ئەتوانێت سوود و ئیسفادەی هەبێتن بۆ خۆی، بۆ خاکی، بۆ خەڵکی، بۆ ئێستای، بۆ داهاتووی، بۆ دنیا و بۆ دوا ڕۆژی. بڵێ گەنج لە کۆمەلگادا کە بەڕێستان دەڵێن کۆڵەگە و پشتکەی خێزانە، زۆر شتێکی پێ دەکرێت و دەتوانێت هەموو ئەو ئیرادە و توانانی هەتی بتوانێت بە گەڕی خاتن و هەم لە ڕووی چاکە و هەم لە ڕووی خراپە. ئاخۆ چەندە کاریگەرە گەنج لە کۆمەلگادا ساڵح و موسلح بێ؟ بەڵێ بێگومان گەنج ئەگەر هات و خراپ بوو، گەنج ئەگەر هات و مولتەزیم نەبوو، گەنج ئەگەر هات و بۆ خوای پەروەردیگار نەسوڵحا بوو، ئەو کۆمەلگایە کۆمەلگایەکی شێواوە، ئەو کۆمەلگایە کۆمەلگایەکی دواکەوتووە. ئەگەر سەیری ئەو وڵاتانە ئەکەیکەوە پێشکەوتونە، سەیری ئەو وڵاتانە ئەکەیکەوە بەرەو پێشچوونە، سەیری ئەو وڵاتانە ئەکەیکەوە ناو و دەنگ و ناوبانگیان هەیە بەهۆی گەنجانەوە، بەهۆی هیمەتی بەرزی گەنجانەوە، ئەو وڵاتەیە، ئەو نیشتیمانەیە، ئەو حکومەتەیە، ئەو کۆمەلگایە بەرەو پێچووە. ئەگەر هات و گەنجان فەرامۆش خران، ئەگەر هات و گەنجان پژوێ خران، ئەگەر هات و گەنجان خزمەت نەکران، بەڕاستی ئەو وڵاتەیە، ئەو مجتەمەعەیە، ئەو عایلەیە، ئەو شارە، ئەو شارستانەیە بەرەو دواکەوتووی ئەڕوە، بەرەو پاش ئەڕوە، وای لێ دێتن ئەو کۆمەلگایە لە سەرپەی خۆی ناوەستێتن. بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت لە هەموو ڕوانگەیەکەوە بە پێش بکەوین، بەرەو پێش بچین، هەنگاو بەرەو سەرکەوتن بنین، ئەبێ دەستی گەنجان بگرین، ئەبێ پشت و پەنایان بین، ئەبێ خزمەتیان بکەین تاوەکو بەرەو پێش بچین. خۆ کۆمەلگا هەموو تەمەنەکانی تێ، بۆ نمونە منداڵە هەرزەکارە گەنجە دواترش کە پیرە بێ، لەبەرچی ئەوەندە زیاتر گرنگی بە گەنج دراوە. ئەگەر بێت و سەیری قورئانی پیرۆز بکەین، خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا لە سوورەی ئەڕوومدا لە ئاەتی 54دا کاتێکەوە باسی قۆناغی چەمەنی مرۆڤمان بۆ کاتن، الله سبحانه وتعالى فەرمێ الله الذي خلقكم من ضعف، لە ڕوایەتێکی تر من ضعف، الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة. پەروەردیگار ئەفەرمێ پەروەردیگارتان، ئەڵڵاتان، خواتان ئەو زاتەیە، ئەو ئەڵڵایەیە، ئەو پەروەرێنە و پەروەردیگارەیە کەوا ئێوەی لە لاوازی و لە ضعیفی دروست کردووە، لە لاوازیەک بە شێوازێک کەوا سەرەتا لە دڵۆپەیەک دروست بوونە، و ئینجا لە نێوزگی دایکتان، و ئینجا کاتێکەوە بە ضعیفی بە لاوازی لە دایک ئەبن، و ئینجا گریانە تاوەکو بەسەر پێەکەوی چەند قۆناغێک ئەبڕی ئاوە لە حاڵەتی لاوازیدا.
پەروەردیگار ئەفەرمێ لە پاشی لاوازی و لە پاشی ئەوەی کەوا بێهێز بوونە لە دوای ئەوەی کەوا تواناتان نەبووە پەروەردیگارتان توانا و تااقەت و قووەت و هێز و پێزی پێداون کەوا هێز و توانای لاویەتی و گەنجەتیە گەنج لەو حاڵەتە و لەو قووەتێک کە قورآن باسەکە لێرە مەبەستی گەنجێتی بەڵێ زانایانمان مفەسرینی قورآن ئەفەرموون مەبەستی پێ سات و کات و تەمەنی گەنجێتیە تەمەنی لاویەتیە ئەو تەمەنەیەکەوە ئینسان تااقەت و قووەتی هەیە ئەو سات و کاتەیەکەوە گەنج ئەتوانێت چنگە کڕێ بکە ئەتوانێت خزمەتی خاک و خەڵکی بکە ئەتوانێت بەرەو پێش بچێ ئەتوانێت هەنگاو بنێ ئەتوانێت ئیش و کار و پیشە بکاتن ئەتوانێت سەرزەوی ئاوەدان بکاتەوە چونکە ئینسان لە تەمەنی گەنجێتیدا بەڕاستی لە هەموو ڕوانگەیەکەوە گەر سەیری ئەەکەی لە ڕوانگەی جستەوە لە ڕوانگەی لاشەی مرۆڤەوە لە چاوی بگرا لە زمانی بگرا لە دڵی بگرا لە دەستی بگرا لە قاچەکانیەوە بگرا لە مێشک و زاکیڕە و لە هەست و نەست و بیر و هۆشیەوە بگرا لە تااقەت و لە قووەت و لە هێز و پێزدایە و پەروەردیگار ئەفەرمێ لە دوای هێز و تااقەتی گەنجەتی پەروەردیگارتان ئەڵڵاتان ضعیف و لاواستان ئەکاتن و ئینجا پیرتان ئەکاتن سەرتان سپی ئەبێتن یەخلوق ما یەشاء پەروەردیگارتان هەر شتێکەوە حەز و ئارەزووی لێبێ دروستی ئەکا لە کۆتاییەکەی ئەفەرمێ وهو العلیم القدیر فەرمێ پەروەردیگارتان بەڕاستی زانا و بەتوانایە لێرە پەروەردیگار تێمان ئەگەێنێ ئەی گەنج بزانە ئەو تااقەتە و توانایە و هێزە و زانستە و زانیاریکەوە هەتا لە کاتی گەنجەتیدا سەرفی بکە و خۆت بەهرەمەند بکە هەم لە زانست و زانیاریەوە و هەمیش لە قووەت و لە هێزەوە چونکە ئەگەر ڕۆژگاری پیریت بەسەرداهات بەڕاستی وات لێ دێتن لە ڕووی زانستەوە زاکیڕە ضعیف ئەبێ هۆش و بیر و زەینی جاران هەبوو ناتمێنێ سەیرەکەی چەندین زانامان هەبووە زانستێکی زۆری پێ بووە بەڵام کاتێکەوە پیری سڵاوی لێ کردووە مەرحەبای لێ کردووە بۆ بە میوانی ئەو زانست و زانیارێکەوە هەی بووە لە بیری نامێنێ ئەها ئەگەر سەیری نەنک و باپیرانمان ئەەکەی کاتێکەوە بە ساڵاتچوو ئەبێ وای لێ دەجاروێنەوەکەی خۆی کوڕەکەی خۆی ڕۆڵەکەی خۆی ناناسێتەوە و ئەو توانایکەوە هەی بووە لە گەنجەتی نایمێنێ لاوازی لە دوای لاوازی ضعیفی لە دوای ضعیفی لە چاو بگرە لە دەستیەوە بگرە شەکرەیەتی زەختی کۆنتڕۆڵ نابێ نەخۆشی دڵیەتی بێتاقەتە بێتوانایە کابێ پەروەردیگارمان کە لە کۆتاییەکەی ئەفەرمێ وهو العلیم القدیر بزانە لە پیرەتیدا ئەو دوتوانایەت نامێنێ لە گەنجیدا خۆتی لێ بەهرەمەند بکە و خەڵکیش لێ بەهرەمەند ینی پێمان دەڵێت تەمەنی لاوی تاسەر بۆ کەس نابێ ئەو ئیرادێککە هەتانە سەرفیکەن لە چاکە و چاکە خوازیە بڵێ جامە دەمێ پرسیاری ئەو کەم زەنەی مامۆسای بەڕێزانی ڕۆڵی گەنج لە کۆمەلگادا لە کوێ و چۆنە بەڵێ ئەگەر بێت و سەیری قورئانی پیرۆز بکەین ئاوڕێک لە کەلامەکەی ڕەب العالەمی بدەینەوە گەنج ئەتوانێت لە زۆر ڕوانگەوە خزمەت بە کۆمەلگا بکاتن لە زۆر ڕوانگەوە ئەتوانێت کۆمەلگا بەرەو پێشەوە بە ئەگەر لە قورئانی پیرۆزدا وردبینەوە لە سوورەی ئەلئەنبیادا ئاەتی 6 خوای پەروەردگار تێمان ئەگەینێ گەنج ئەتوانێتن لە ڕوانگەی یەخواپەرستیەوە لە ڕوانگەی تەوحیدەوە لە ڕوانگەی نەهێشتنی کوفر و ضەلالەت و شیرک و بتپەرستیەوە ئەتوانێ نەیهێڵێتن خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز باسی پێغەمبەر ئیبراهیممان بۆ ئەوکە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە مفەسرینی قورئان ئەفەرمون لەو کاتەدا تەمەنی لە 15 بۆ 16 ساڵ بووە کاتێکەوە بت و سەنەمەکان کافرەکان ئەیان پەرست موشریک و بتپەرستەکانی زەمان و ڕۆژگار و سەردەمی خۆی ئەیان پەرست پێغەمبەر ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەموو بتەکان ئەشکێنێتن لە ناویان ئەبا پارچە پارچەیان ئەکاتن کاتێکەوە دێنەوە سەیر ئەکەن خوایە درۆینەکانیان ئەو بت و سەنەمانەی کەوا عیبادەت و سەجدە و ڕکوع و پەرستشی بۆ ئەکەن سەیرەکەن نەماوە سەیرەکەن پارچە پارچە کراوە چی ئەڵێن قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم وتيان ئێمە گوێمان لێبوو گوێبیست بووین کەوا گەنجێک لاوێک بەخراپی بە ناشیاوی و ناشرینی باسی خوایەکانی ئێمەی ئەکرد ئیبراهیمی نابوو پێیان ئەوت ئیبراهیم کەوا بێ ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە سەرەتای قۆناغی گەنجیدا توانی ڕۆڵێکی وا ببینێ کەوا دژی کوفر و شرک و ضەلالەت بوەستێتن و ئەگەر بێت و لەو ڕوانگە تەماشای بکەین کەوا گەنج ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێتن کەوا دژی تاغوتان و تژی شتەمکاران و زاڵمان و مجریمان و خائینان و ئەو کەسانی کەوا غەدر و خیانەت لە خەڵک ئەکەن ئەو کەسانی کەوا تاغوتن ئەو کەسانی کەوا ماڵی خەڵک ئەخۆن ئەو کەسانی کەوا ملی خەڵکی ئەشکێنن ئەو کەسانی کەوا خەڵک ئەکەن بە بەندە و بە کۆیلەی خۆیان لە کاتێک کە خوای پەروەردگار ئێمەی بە بەندەی خۆی دروست کردووە گەنج ئەتوانێت بەڕاستی لەو قۆناغەدا ڕۆڵی خۆی بینێ
پەروەردیگارمان لە سوڕەی ئەلکەهفدا باسی یارانی ئەشکەوتمان بۆ کە لە ئاەتی 13دا فەرمێ لە قورئانی پیرۆزدا لەبەرچی خوای گەورە ئەوەندە لە قورئانە بایەخی بە گەنجدا لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار کاتێکەوە بایەخ بە گەنج ئەدا چونکە ئەو توانەیەکەوە لە گەنجیەتیدا هەیە لە منداڵیدا نییە کاتێکەوە ئینسان لە قۆناغی مناڵیە ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێتن و کاتێکەوە ئەکەوێتە نێو تەمەنی پیری و بە ساڵاتچوویەوە ناتوانێت ئەو دەورەیە ببینێ ناتوانێت ئەو ڕۆڵەیە ببینێ چونکە گەنجەتی سات و کاتێکی کەمە بەڵام پڕیەتی لە تااقەت و لە توانە و لە وزەوە کەەوە ئەتوانێت بەکاری بێنێتن بەڵێ اینجا باسمان لێوە کردکەوە لە ڕوانگەی شیرک و کوفر و دەڵالەتەوە نەیهێڵێ ئەتوانێت ڕۆڵی خۆی بینێتن و لە بەرامبەر تاغوتانیش ئەتوانێت ڕۆڵی خۆی بینێ پەروەردگار لە سوڕەی ئەلکەهفدا لە ئاەتی 13دا ئەفەرمێ إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى پەروەردگار باسی یارانی ئەشکەوتمان بۆ کە ئەفەرمێ لاوانێک بوون گەنجانێک بوون کەوا ئیمان و باوەڕیان بەخوای پەروەردگار هێنابوو و پەروەردگار زیاتر هیدایەتیدان زیاتر خوای پەروەردگار ئیمان و باوەڕەکەی دامەزراوکردن لە ڕوانگەی داوێن پاکیەوە لە ڕوانگەی پاکداوێنیەوە گەنج ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ پەروەردگارمان کاتێ لە سوڕەی یوسفدا باسی پێغەمبەر یوسفمان بۆ کاتن کاتێکەوە ئافرەتێکی جوان ئافرەتێکی لەو پەڕی قەشەنگیەوە خاوەن منسەب کەوا داوای لێ ئەکاتن چی ئەفەرمێ قال معاذ الله پەنا ئەگرم بەخوای پەروەردگار لێرە دەرسێکە لێرە پند و ئامۆژگاریەکە لێرە وانەیەکە کەوا گەنجانمان لە زروف و ڕۆژگاری مارکسیەت و علمانیەت و ئارەزوی خراپەوە لە ڕۆژگارێکەوە هەرچیەکی خراپە و تاوان و فەسادە هەموو دەرگاکانی واڵانە ئەتوانێت لێرە پێغەمبەر یوسف بکاتن بە پێشەنگ و بە پێشەوە و بە سالار و بە سەروەری خۆی لە ڕوانگەی داوێن پاکیەوە کەوا ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ زیاتر لە 17 هۆکار هەبوو کەوا پێغەمبەر یوسف سەڵات سلامی خوای لەسەر بێ داوێن پیسی بکا لەگەڵ ئافرەت و خێزانەکەی عزیزی میسر بەڵام نەیکرد هۆکاری ئاسانکاری مەستا بەڵێ هۆکاری ئاسانکاری لەوانە پێغەمبەر یوسف ئەگەر سەیری بکەین گەنجێکی بە تااقەت و توانا بوو گەنجێکی بەهێز و بەپێز بوو گەنجێک بوو ژنی نەهێنا بوو گەنجێک بوو نام و غەریبە بوو لەم وڵاتەیەدا لەم شوێنەدا مرۆڤ تا لە شوێنی غەریبە و نامۆ بێ خەڵکی نەیناسێتن خەڵکی پێی ئاشنانە بێ زیاتر ئەتوانێتن کەوا خراپە و تاوان بکاتن لەوەدا ئافرەتەکە خۆی داوای داوێن پیسی و داوای زینای لە پێغەمبەر یوسف کرد بوو و ئافرەتێک بوو تابڵی جوان بوو تابڵی قەشەنگ بوو و ئافرەتێک بوو خێزانی کەسێکی پلەدار بوو و خۆشی خاوەن مەنسەب وەکو جەناب تازە فەرموود و هەروەها بێتەوە هەموو دەرگاکان داخرابوون و هەروەها ڕەشەشی لێ ئەکاتن ئەگەر بێت و زینا و داوێن پیسی لەگەڵ نەکاتن سزا و عقوبەی ئەداتن بەڵام پێغەمبەر یوسف سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ هەبوونی ئەم هەموو هۆکارانە بەڵام ترس و خەوفی خوای پەروەردگار لەسەر سەریەتی ئەڵێ پەنا ئەگرم بەخوای پەروەردگار ئەگەر سەیری ڕۆژگاری پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم پێشەوا علی خوای لێ ڕازی بێتن کاتێکەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسلام لە نێو جێگاکەی خۆیدا فەرمانی پێەکا بخەوێت و بمێنێتەوە تاوەکو ئەمانەتی کافرەکان لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕادستی مشرکەکانی بکاتن لەو کاتەدا زانایان ئەفەرمون تەمەنی 14 ساڵ بوو توانی خۆی گیان فیدای پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم سەیر ئەکەی زەیدی کوڕی ثابت تەمەنی 13 ساڵ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێی کردکەوە خۆی فێری زمانی جوولەکە و سریانی بکاتن لە ماوەی 17 ڕۆژدا توانی خۆی فێر بکاتن ئوسامەی کوڕی زەید تەمەنی 17 ساڵە زانایانمان ئەفەرمون بەڵام پێغەمبەری خوا ئەیکا صلی الله عليه وسلم ئەیکا بە قائید و بە پێشەوای جەیشێکی گەورەکەوە جەیشی موسڵمانانە بەرامبەر چێ بەرامبەر ڕۆمەکان کە لەو سات و کاتەدا ئەوەی کەوا حکمڕانی و فەرمانڕەوایی جیهانی ئەکرد دوو وڵاتی زڵهێز بوون یەکێکیان فارسەکان ئەوەکەیتریان ڕۆمەکان بەڵام ئوسامەی کوڕی زەید لە تەمەنێکی ئاوا گەنجی و لاویدا ئەتوانێتن ڕۆڵی ئاوا ببینێت تعاملی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ گەنجدا بە شێوەیەکی گشتی چۆن بووە مامۆسای بەڕێز ئەگەر سەیری پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم بەڕاستی ڕەفتار و هەڵس و کەوت و مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بە گەنجان لەو پەڕی نەرمونیانیدا بووە لەو پەڕی جوانی و شیرینیدا بووە لەو پەڕی بەرزیدا بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە نەرمونیانیەوە زۆر بە هێدومەندی و بە حەلیمیەوە مامەڵەی لەگەڵ گەنجان ئەکرد چونکە گەنجان دڵیان نەرمە گەنجان ڕەقیق القەلبن گەنجان خاوەنی دڵێکی نەرمن حەستیان ناسکترە بۆیە پێویستە زۆر بە نەرمی بەنیانیەوە مامەڵە لەگەڵ گەنجان بکەین و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوازەی کە خوای پەروەردگار پێی خۆشە و گەنجان دڵیان پێی خۆشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامەڵەی لەگەڵ گەنجانەکە سەیرەکەین لە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داواریت بووە
لا فرمایشتێکی متفق عليه لە بخاری لە مسلم داهاتوە پێشەوە عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێ لە پێغەمبەری خوا بۆمان نەگەڕێتەوە صلی الله عليه وسلم عزیزمان ئەی فەرموو یا معشر الشباب ئەی کۆمەڵەی گەنجان ئەی کۆمەڵەی لاوان من استطاع منكم الباءة فليتزوج هەر کەسێ لە ئێوە ئەگەر توانای ژنهێنان و زەواجی هەیە با بچێتە نێ پرۆسەی زەواجەوە با هاوسەرگیری بکە با هاوسەرگیری بکە با ژن بێنێتن نەک بڵێ وەڵا ئاوا خۆشە بە سینگڵی پاڵەدەمەوە ئێستا گەنج هەموو گەنجێک ئەگەر فێڵ لە خۆی نەکاتەوە ئارەزوو ژنهێنانی هەیە مامۆسای بەڕێز وانە گەنجانی ڕۆژگاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەم حەز و ئارەزویان هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی تێکردن فەرموو ژن بێنن بە تەنها دامەنیشن بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ گەنجان و لاوانمان بچنێ پرۆسەی زەواجە و هاوسەرگیری بکەن پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم فإنه أغض للبصر چونکە چاوی ئینسان ئەپارێزێ چاوی مرۆڤ ئەپارێزێ گەنجانمان چاویان پاک ئەبێ پاک چاو ئەبن لە ڕۆژگاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا بووە ئەی لە ڕۆژگاری ئێستادا سیر ئەەکەی تۆڕە کۆمەڵایەتەکان بە هەموو شێوازێکەوە بە هەموو جۆرەکانیەوە بگرە سیر ئەەکەی پڕەتی لە نەظەر پڕەتی لە سیرکردنی حەرام بۆیە بەڕاستی ئەگەر بێت شقام و کۆڵان و بازار و زانکۆکانش بە هەمان شێوە ڕەحمەتی خوات لەوێ مامۆسای بەڕێز بۆیە ئێستا ئەگەر بێت و گەنجان و لاوانمان بچنێ پرۆسەی هاوسەرگیریەوە چاویان پاک ئەبێتن لە نەظەر ئەپارێزن بەڵێ وأحسنوا للفرج و داوێن پاکیش ئەبن کە ئێستا سیر ئەەکەی بەڕاستی لەشفرۆشی کاری داوێن پیسی زینا و بەدڕەوشتی بێڕەوشتی لەو پەڕی زۆریدایە لە هیچ ڕۆژگارێک بە درێژایی زروف و زەمنەوە بە ئەندازەی ئەو ڕۆژگارەی ئێستای خۆمان کەوا ژیانی تیادا بەسەر ئەبین ڕۆژگار و تەمەن گوزەر ئەکا بەڕاستی داوێن پیسی بەم شێوازە نەبووە دووری لە ئەخلاق و دووری لە بەها جوانەکان بەم شێوازە نەبووە سیر ئەەکەی ماڵی لە فرۆشی بە ئاشکرا هەیە بە ئاشکرا داوێن پیسی لێکرێت سیر ئەەکەی مەساجەکان بە نێوی شێلینەوە لەم پەڕی زۆریدایە شوێنی داوێن پیسی لەو پەڕی زۆریدایە سیر ئەەکەی ئەو باندانە سیر ئەەکەی ئەو ڕێکخراوانە ئەو دەستەیەی ئەو تاقمەیەی کەوا خەڵکی بانگەشت ئەکا چ لە گەنجانی ینی کوڕەوە بگرێت چ لە کچانەوە بگرێت کە بانگیان ئەکەن بەرەو داوێن پیسی لەو پەڕی زۆریدایە ئەگەر ئیمانێکی دامەزراو نەبێ ئەگەر عەقیدەیەکی دامەزراو نەبێ ئەگەر بێت و ئەو پرۆسەیە نەبێ گەنجان هەنگاوی بۆ نەنێن بەڕاستی بەدیلی تر هەیەکەوە بەرەو داوێن پیسی بچن خوای پەروەردگار پەنامامدا بۆیە سەروەرمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم ومن لم يستطع فعليه بالصوم ئەفەرمێ ئەگەر هەر نەتانتوانی بستنێ پرۆسەی زەواجەوە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام بە ڕۆژوو بن فإنه له وجاء چونکە بە ڕۆژوو بوون قەلغانە پارێزەرە ئەتان پارێزێتن بەڵێ لەبەرچی پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم ئیشارە بە چاو لەگەر دامێن دەکا لەبەرەوەی گەنج لەو قۆناغەدا زۆر کاریگەری ئەو دوای لەسەر لەبەر ئەوەیە بەڵێ مامۆسای بەڕێز زیاتر وایە ئارەزووی ئینسان کە خوای پەروەردگار مرۆڤی دروست کردووە هەموو مرۆڤێک ئارەزووی جنسی هەیە فیترەتێکە خوا دایناوە فیترەتەکە خوای پەروەردگار بەم شێوازە دایناوە ئارەزووی بەرامبەری خۆی هەیە نێر بۆ مێینە مێژ بۆ نێرینە زیاتر لە تەمەنی لاویدا لە تەمەنی گەنجیدا زیاتر ئەم ئارەزوو بۆ بەرامبەر ئەجوڵێتن فعالە ڕەحمەتی خوات لێبێت مامۆسای جان و اینجا کە چاوی ئینسان ئەیبینێتن چاو خبر بۆ دڵ ئەدا مەسوومها ئیبلیسە ڕەحمەت لێبێ و لە فەرمایشتەی پێغەمبەری خوات صلی الله عليه وسلم ئیمامی حاکم بە صحیح دانێتن لە عەبدوڵای کوڕی مەسعود هاتووە خوێنتەوە کەوا بەڕاستی تیرێکی ژەهراوی شەیتانەکەوا لە نێو دڵ و دەروون و ئیمانی مرۆڤ ئەداتن بۆی ئەگەر هات و چاو دیتی مامۆسای بەڕێز اینجا خبر بۆ دڵ ئەداتن کە دڵ ئیتر خەبەری بۆ چوو وای لێ دێتن وەکو ڕەحمەتی خوای لێبێ یەکێک لە مفەسیران فەخرەدینی ڕازی ئەفەرمێ بەڕاستی ینی ئەفەرمێ چاو دەلاقەی دڵە ئەو دڵاقەی دەرگانە ئەو دڵاقەی کەوا شتی لێ ئەبینی کە چاو بینی ئیتر دڵ ئارەزووی بۆ ئەجولێ بۆی خوای پەروەردگار ئەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم راس أو درجة دادخ رحمتي خواتي أي محمد صلى الله عليه وسلم بإيمان داران بڵێ با چاویان بپارێزن و داوێنشیان پارێزن سیر کە مامۆستا ئەگەر چاوت پاراس ئەی گەنج دامێنشت ئەپارێزرێ بەڵام ئەگەر چاوت نەپاراس خوا پەنامانداتن مرۆڤ بەرەو داوێن پیسێت دەرگایەکە دەواازەیەکی کراوەیەکەوە بەرەو داوێن پیسی بچێت بەڵێ مامۆستا جان ئەو گرفتانە چین کە گەنجان بە تایبەتی لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە تی دەکەون ئەگەر سیر بکەین ئەم گرفت و کێشە و مەشاکیلەی گەنجی خۆمان ئێستا هەیەی لەم وڵاتەی خۆمان لەم هەرێمەی خۆمان بەڕاستی ینی ئەستەمە و زەحمەتە ئەگەر سەیری بکەین لە هیچ شوێنێکی تردا هەبێ سەیرەکەی گەورەترین گرفتکەوە گەنجانمان تێی کەوتووە بێکاریە دەست بەتاڵیە
زۆربەی گەنج ئەبینیەوە لەم شارە لەم گوندەیە لەم هەرێمەیە ئەسوڕێنەوە هەڵەستن دائنیشن ژیان و تەمەنیان بەسەر ئەبن بەڕێەکەن بەدەست بەتاڵی کاری دەست ناکەوێ گیرفانی خاڵیە سیر ئەەکەی چەندین ساڵ ئەخوێنێ بە شەو نخۆنیەوە بە ماندووبوونیەوە بە دوور لە خانە و لانە و لە ماڵەکەی خۆیەوە لە دایکی لە باوکی لە خزم و کەس و کەسە ئەزیزەکانیەوە ئەم پەڕی جوهد و ماندووبوونی خۆی ئەخاتەکایەوە ئەخاتە گڕەوە سیرەکەی زانکۆتەواوکە دەرناچێتن سیرەکەی دامەزراندن نییە چەندین گەنج ئەبینی لەم وڵاتی خۆمان ئەسوڕێتەوە بەدەست بەتاڵی بڕوانامەی هەیە بڕوانامەیەکی بەرزی هەیە بەڵام دانامەزرێ کارێ دەست ناکەوێ کەسی بیانی ئەبینی لەو سەری وڵاتەوە دێ لەم هەرێمەی خۆمان کاری دەست ئەەکەوێ بەڵام گەنجی خۆمان ئەتاڵ بەتاڵ دەست بەتاڵ لە سوڕێتەوە زە ئەو بەتاڵەیە ڕنگدانەوە و کاریگەری زۆر خراپ لەسەر گەنج دروست دەکات لەبەرەوەی لەو تەمەنە گەنج چەندی مەشغوڵ بی هێشتانەکە هەر کەمە لەبەر ئەو بە تایبەتی غەریزەکەی زیندووە و هەم چاویش هۆکاریش هەن لە بە ئەوەی کە تووشی دنیای گرفت و معانات بن هەم لە ڕووی تاوان و گوناهەوە هەم لە ڕووی تاوانی نیشتیمانیشەوە قوربان ئەگەر سەیری بکەین دەرئەنجام و سەرئەنجامی دەست بەتاڵی بێکاری بەڕاستی زۆر شتی ناشیا و ناشرین و ناشایستە و ناڕێکی لێبێتەوە لەوانە مرۆڤ ئەگەر هات و دەست بەتاڵ و بە تایبەتر گەنج وای لێ دێ لە کاتی دەست بەتاڵی بێکاریدا پەنا بۆ خراپە بەرێتن پەنا بۆ حەرام بەرێ ئیتر کە مەشغوڵ نەبوو کە سەرقاڵی کار و بار و ئیش و کەسابەتێک نەبوو وای لێ دێ زیاتر بەرەو خراپە و خراپەکاری بچێ زیاتر سەر بۆ کافتریاکان و بۆ شوێنە خراپەکان ینی بەرێتن ئێستا ئەگەر ئاوڕێک لە کافتریاکان بدەینەوە ئەو گەنجانەی دانیشتونە پرسیار لێ بکە کاکە بۆ دانیشتوی ئەخر ئەو نێرگلەی بەدەستەوە کاکە حرامە ئەخر پیسە زیان بەخشە کاتی خۆت لە بەرچی بە فیڕۆ ئەدەی ئەڵێ چی وەڵا بێکارم دەست بەتاڵم سیرەکەی ئەگەر هات و دەست بەتاڵ و زیاتر غەریزەی جنسی زیاتر ئارەزوی خراپی ئەزوڵەتن کەوا بەرەو خراپە و داوێن پیسی بچێ مامۆسای بەڕێز لەبەرەوەی ئەگەر بە قورئان و دینداری بەکاری نێ نفسی خۆت مەشغوڵ نەکەی و کاتە شەیطان پێوە مەشغولی دەکات ڕەحمەتی خوا تێبێ بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودە صحيحكي إمام بخاري مسلم وغيره وان فرميتي نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ فرميتي دو نعمتان دو بهري خواي پروردگار هن زوربي خلقي تيايدا زررمندن زوربي خلقي نرخو بايخي نازاني بهاي نازاني فرمي داني كان لش صاغية أو كيتريان دەست بەتاڵ لێ چکە مرۆڤ ئەگەر هات و دەست بەتاڵ بۆ ئەتوانێت زۆر ئیش و پیشە بکاتن بەڵام ئەگەر هات و ئیمانێکی دامەزراوینە و پەنا بۆ خراپە ئابە وە گرفتێکی تری گەنجانمان لەم ڕۆژگارەی خۆمان کەوا گرفتێکی سەرەکەی بەڕاستی ناتوانێت بچێتنی پرۆسی زەواجەوە سەیرەکەی خزمەت ناکرێت لەلایەنی دەسەڵاتدارەوە خزمەتی بکرێت کار ئاسانی بۆ بکرێت لە ڕوانگەی زەواجەوە لە ڕوانگەی دابینکردنی خانوبەرەوە لە ڕوانگەی ئەوەی گەنج خزمەت بکرێت زەوی پێ بدرێتن لە ڕوانگەی پارەی پێ بدرێت کار ئاسانی بۆ بکرێت ئەچێتە داخوازبێنی و داخوازی کچەکە ئەمیش دوو ئەوەندەی تر 100 ئەوەندەی تر بگرە جاروای باری لێ قورس ئەکاتن بۆی بەهر گەنجێکەڵێ کاکاتەوە تەمەنت ڕۆیشتە لە بەرسی ژن نانی ناچینێ پرۆسی زەواجەوە اینجا مامۆستا لە بەرسی ژن بێنم کاکەم وچم خۆم پێ بەخێو ناکرێوانە ینی لە کۆڵی خۆم داهاتمەوە جا دانێکی تر لە کۆڵی خۆم دابێنم بەڕاستی بۆتە گرفتێک مامۆستا بەس باشە دەکری عەفو مامۆستا ئەو گەنجە ئاوا بڵێ جواب بداتەوە لە کاتێکە شتی تری باش هەن خۆی پێ مەشغوڵکە نەک ئەوەی کە بڕاتە کافتریا ئەو شوێنانێکەوە محەڕەماتن بۆ نمونە دەکرێت خۆی سەرقەڵکە بە شتێک کە خوای گەورە خۆشی دەوێت پێ ڕازێ نەک شوێنێک و کردارانێک کە خوای گەورە ڕقی لێت ڕەحمەتی خوات لەبێ مامۆسای بەڕێز زیاتر ئەوە ئەگەڕێتەوە سەر نادامەزراوی و ناتاواوی ئیمانی ئەم کەسە مرۆڤ ئەگەر هات و ئیمانی دامەزرا بوو ئیمانی تۆکمە و تۆڵ بوو بەڕاستی پەنا بۆ خراپە ناباتن ئەگەر بێت و ڕەشەبای گوناهە و تاوان ئەگەر بێت و مەوجی گوناهە و تاوان ئەگەر بێت و لە نێو دەریای فەساد و داوێن پیسی و خراپەکاری دابێ ئەتوانێت بە کەشتی و بە پاپۆڕ ئیمان خۆی نەجاتدا گەنجانی ڕۆژگاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر دەست بەتاڵش بوونایە لە بەرچی پەنایان بۆ خراپە نابر چونکە ئیمانیان دامەزرا بوو ئەوەیان زیاتر ئەگەڕێتەوە سەر مامۆستایانی ئاینی و بانخوازان و ئەو کەسانەی کاری بانخوازی ئەکەن بەڕاستی نابێت تەنها پەیامی ئیسلام قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بچووکەنەوە تەسکی کەنەوە تەنها لەسەر میبەر ئەبێ بچنە نێو گەنجان ئەو شوێنەی کەوا گەنجان تیایدا کۆبوونەتەوە کەوا لە خراپە و لە تاوان کات و ساتی خۆیان بەسەر ئەبن ئەوەی نێودەستیان خراپە و تاوانە ئەوەی سەیری ئەکەن خراپە و تاوانە ئامۆژگاری خەیریان بکەن ئامۆژگارکاری ئەمین بن سەیری لاوانی زمانی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم پێشەوە ئیبن عومەر خوا لێ ڕازی بێ لە خۆی و لە باوکی وەروها جوندوبی کوڕی عەبدوڵڵا ئەفەرمێ جوندوبی کوڕی عەبدوڵڵا خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ كنا مع النبي صلى الله عليه وسلم ونحن فتيان حزاورة فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن
ثم تعلمنا القرآن فازددنا به إيمانا رواه ابن ماجه وفي الزوائد إسناده صحيح ورجاله ثقات أفرمي إما لقل بيغمبري خوادا بوين صلى الله عليه وسلم أفرمي گەنج و لاوی تازە پێگەیشتوو بووین سەرەتای لاویەتیمان بوو سەرەتای قۆناغی گەنجێتیمان بوو ئەفەرمێ ئێمە سەرەتا فێری ئیمان ئەبووین خۆمان فێری ئیمان ئەکرد لە خزمەت پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کار و ئیشی لەسەر ئیمان ئەکرد چونکە ئەگەر ئیمان دامەزرا بوو لە نێو دڵ و دەرونی مرۆڤەوە ئیتر ڕنگدانەوەی ئەبێت کەسێکی ئەمین و ئەمان دەبێت کەسێکی ئەمین و ئەمان و دەستپاک و دڵنیا ئەبێت لە نێو کۆمەڵگادا ڕنگ ئەداتەوە لە هەموو ڕەنگێک بەڕاستە لە هەر کایەک بێ ڕەحمەتت لێ بێتن ئیتر وای لێ دێ ئەم کەسە دەستپاک ئەبێ زمان پاک ئەبێ چاپاک ئەبێ خۆی لە خەڵکی چاک سەلامەت ئەبێ وە خەڵکی خراپ و چاچش لێ سەلامەت ئەبێ کامە سوڵتەی بەرزەبی خەژێر دەستی ئەمینە ڕەحمەتت لێ بێ اینجا ئەفەرمێ لە دوای ئەوەی کەوا فێری ئیمان بووین بەتەواوی ئیمانمان دامەزرا بوو ئەفەرمێ لە دواییدا فێری قورئان بووین کە فێری قورئان بووین ئیمانمان پێی زیاد کرد کەوا بێ ئەم دەست بەتاڵەی گەنجانی ئێستامان کەوا لە خراپە و تاوان بەسەری ئەبەن دووریە لە ئیمان نادامەزراوی ئیمانە بەڕاستی چونکە دامەزراوی ئیمان فریاد ڕەزە لە هەردوو دنیا و گرفتێکی تری گەنجانی خۆمان ئێستا کەواتەی کەوتووە کات بە فیڕۆدانە دوژمنی کاتی خۆیەتی کاتی بە فیڕۆدا ئەڵێ نازانم چۆن سات و کاتی خۆم بەسەر بەرم سەیرەکەی هەموو سات و کاتی خۆی بە فەیسبوک ئەباتە سەر بە ئەنتەرنێت ئەباتە سەر بە گوێگرتن لە گۆرانی ئەباتە سەر بە سیرکردنی درامایەکی خراپ ئەباتە سەر بە ئەوە ئێستا پێیا بۆ تیکتۆک ئەباتە سەر هەموو ژیانی دەمانەکان کە هەنە لە تاوڵە وابەتانە بەڵێ اینجا لەو یاریانەیەکەوە یاخود حەرامە یاخود سەر ئەکێشێ بۆ حەرام بەسەری ئەباتن لەگەڵ برادری خراپ بەسەری ئەبا لە شوێنە خراپەکان بەسەری ئەباتن لە کاتێکەوە پێشەوە ئیبن القەیوم لە کتێبی ئەلفاویدا ئەفەرمێ ئیضاعة الوقت أشد من الموت فەرمێ بەفیڕۆدانی کات و سات بەفیڕۆدان ئەفەرمێ لە مردن مەترسیدارترە ترسناکترە أفرمي لأن إضاعة الوقت تقطعك عن الله والدار الآخرة أفرمي چونك بفروداني كات لخواي پروردگارو لدواروش دات أبرينيتن أتبشرينيتن وات لدي پيوانديكي روحي وإيماني وخواناسيت لقل خواي پروردگارو لقل دواروجي خوت نامينيتن أفرمي بلا مردن والموت يقطعك عن الدنيا وأهلها بلا مردن لە خەڵکی و لە دنیادات ئەبڕێنێ لەم دنیای کەواتیایدا ژیابی و لە خەڵکی ئەم دنیای و لە ئەهلی ئەم دنیادات ئەبڕێنێت کە گەتێ سەرمەرگ ئەو کاتە قەدری و حەسرەتی ئەو تەمانە بە فیڕۆچیە دەزانێ بڵێ بەتەکید چونکە خۆی وایە هەموو شتێک ئەگەر هاتوو قیمەتت نەزانی بەهاو نرخت نەزانی لەم سات و کاتەوە بەهاو نرخی ئەزانی کەوا لە دەستتدا یان ئەوەتەی بەهۆی نەخۆشیەوە یان ئەوەتە بەهۆی ئەوەی خوای پەروەردگار ئەم بەهرەیەت لێ بستێنێتەوە یان ئەوەتەیە لە سەرمەرگیەوە بۆیە شاعری عرب وتوێتی لەیتە الشەباب يعود يوما فأخبره بما فعل المشيب خۆزگایە گەنجایەتی گەڕابایەوە بۆی پێم وتبایە پیری چی بەسەرهێناوم چۆن ئاوە دەستم ئەلەرزێ چۆن ئاوا چاوم بەهێز بووە چۆن چاوم لاواز بووە چۆن ئێستا ناتوانم وەکو پێویست قسە بکەم چۆن تااقەت و توانە و هێز و پێزی گەنجەتی و لاوێتیم نەماوە چۆن ئێستا ناتوانم هەموو خواردنێک بخۆم چۆن ناتوانم ئێستا وەکو گەنجەتی و لاوێتی لەسەر پێی خۆم بوەستم ڕۆژ ئاوا و کاریگەریەکانی لەسەر گەنج چەندە کاریگەریان هەو بەتابەتی لە گەنجی ئێمەمان ئەگەر سەیرەکەی بەڕاستی ڕۆژ ئاوا ئەوروپا کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر گەنجانی خۆمان و گەنجانی خۆشمان بە شێوازێکی زۆر ڕەهاوە باوەشیان داوە هەم لە ئەوروپا هەم لە ڕۆژ ئاوا و هەمیش لە کەلتور و لە فەرهەنگی ڕۆژ ئاواوە سەرسامە کە هەم لە ئەخلاقی ئێمە و لە نەریتی و کورداوەریمان لە دینەکەشمان دوورە ئەگەر سەیرەکەی مامۆسای بەڕێز دوورە لە ئەخلاقی ئیسلام دوورە لە ئەخلاقی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و اینجا لە دوایی دوورە لە ڕەفتار و لە گفتار و لە دابوونەریتی کوردەواری خۆمان چونکە ئێمە کوردی موسڵمانین تەنها بەم دینەوە جوانین ئەم کوردەی خۆمان بە درێژایی مێژووەوە باوەشی داوە بە ئیسلام باوەشی داوە بە ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناسراوە بە ئەوەی کەوا خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵ و دەرونی داپۆشیوە ئەگەر بێت و ئەم کوردەی خۆمان ئەم کوردستانی خۆمان لە ئیسلام و لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیا بکەینەوە بەڕاستی ئیسلام یەکسانە بە سفر ئەگەر بێت و لاسایی کەسە گەورەکانی خۆی بکاتەوە کەوا ئەگەر ینی خزمەتێک ئەگەر بێت و شتێک بۆ کوردایەتی کرابێ
لە ڕێگای شەیخان و مامۆستایانی ئاینی بۆ کە کاتی خۆی بە کوردیان کردووە بۆیە ڕۆژ ئاوا کاریگەریەکی زۆر خراپی هەیە لە ڕوانگەی جلوبەرگەوە لە ڕوانگەی قسەکردنەوە لە ڕوانگەی گفتارەوە لە ڕوانگەی کردارەوە تەنانەت لە ڕوانگەی عەقیدە و بیر و باوەڕ و ئیمانمانەوە لە ڕوانگەی ماڵ و منداڵمانەوە سەیر ئەەکەی ماڵمان مناڵمان بە شێوازێکی وا لێ هاتووە کەوا ئەوروپا ئەیەوێ کەوا ڕۆژ ئاوا ئەیەوێ کەوا نەیارانی ئیسلام ئەیەوێ نەک ئەوەی کەوا محەممەد المستەفا ئەیەوێ صلی الله عليه وسلم دەی خۆ ڕۆژ ئاوا خاڵی ئەرێنی تێدایە بۆ ئێمە ناڕۆین لاسای ئەو خاڵانە بکەینەوە کە ئیجابین بۆ دەڕۆین ئیلا خراپەکان لاسایی دەکەین ئەگەر هاتبایە ئەو کوردەی خۆمان ئەو گەنجانەی خۆمان ئەو لاوەی خۆمان ئەگەر هاتبە ئەو کردارانەی کەوا باشن لە ڕۆژ ئاوا ئەگەر دەستی پێوە گربایە ئێستا بەرەو پێش ئەچوو ئەیتوانی هەنگاو بەرەو سەرکەوتن بنێ حاڵمان بارودۆخمان گوزەرانمان بەم ڕۆژە نەئەگەیشت وەلەو خاڵە باشەکانی هەڵقڵاوی ئیسلامە زۆربەی ئیسلامە لە ئیسلام فێریە بێ لە ئیسلام تێگە سەیکە دووریمان لە ئیسلام بە تایبەت دووری گەنجانمان لە ئیسلام سەیرەکەی کەسێکی پرۆفیسۆر کەسێکی کەوا دکتۆرای هەیە کەسێک کەوا زانایە دانایە لە دوای چەندین ساڵ ئەڵێ لێکۆڵینەوەم لە ئاەتێکی قورئان بۆم دەرکەوت کەوا ئەم سوودە و ئەم ئیسفادەی هەیە لەگەڵ زانستی سەردەمتەی ئەکاتەوە و ئێمەش دوورین لە قورئان دوورین لە سونەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نە ئەی خوێنینەوە نە لە بەری ئەەکەین نە لێی تێئەگەین نە لێی پێ ئەگەین بەڵام سەیر ئەەکەی ڕۆژ ئاوا لێی پێگەیشتووە و لێشی تێگەیشتووە سەرەتا سەیر ئەەکەی لە قسەکردنمان ئەو شێوەزارێکەوە لە کوردەواری خۆمان هەبووە زۆرێک لە وشەکان ئێستا نامۆنکەوە بەکاردن گەنجانمان بەکاری دێنن لە ڕەفتاریانەوە بگرە لە سەر و سیمانەوە بگرە لە جلوبەرجیانەوە بگرە ئەو جلوبەرگەی کەوا ئێستا گەنجانمان ئەیپۆشن جلوبەرگێکی ڕۆژئاواییە جلوبەرگێک نییە کەوا سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای کردووە ئەو جلوبەرگەی کەوا ئافرەتە گەنجەکانمان لەبەری ئەکەن پانتۆڵێکە چۆن ڕۆژئاوا ئەیەوێ چۆن غەڕب ئەیەوێ شەیطان فکری بۆ ناچێت شەیطان بیر و بۆچوونی بۆ ناچێت بەم شێوازەکەەوە ینی وەکو ئەڵێ هەنگاوێکی بۆ بکێشێکەوە لەبەری کاتن بەڵام ئەم لەبەری ئەکات حیجاب نامۆیە بەڵام نامۆیە سەردەمیانەیە حیجاب بۆتە نامۆ حیجاب بۆتە خێو بۆتە دێوەزمە کە سەیر ئەەکەی نەنکانی ئێمە دایک و داپیرانی ئێمە بە درێژایی ڕۆژگار و بە درێژایی زروف و سەردەم باڵاپۆش بوونە تەنانەت کاتێکەوە هاتن بۆ نێو بازار نیقابەکەی خۆیان ئاوە دەینا خوارەوە بەڵام ئێستا ئەگەر بێت و ئافرەتێک لە نێو شار و وڵات و مەملەکەت و زانکۆدا بە نیقابەوە بێتن بە حیجابەوە بێ بە باڵاپۆشیەوە بێ سەیریان لێدێ هێندێک کەس بە چاوی نامەوە تەماشایەکە و سەیرەکە بەڵام بێت و ئەگەر ئافرەتێک ڕوت و خود بێ سافیرە بێ سفور بێ پرچی لە دەرەوە بێ خۆی پەخشان و تەخشان کردبێتن جلوبەرگێکی ڕۆژ ئاوای لەبەر کردبێ ئەڵێن پێشکەوتنە دەزانی 180 پلە گۆڕاوین ئافرەتێکی بە تەمەنمان جگەلەوەی کە عەبایەکی جوانی لەبەر بوو کە ئاوی دەخوارد لەناو مەحرەمەکانی خۆی ڕووی وەردەژێڕا بەڵام ئافرەتانی ئێستا ئێمە جگەلەوەی جلوبەرجان نەوعەکە ئەوزە ساردەمەنەکان دەخوا لە ڕێگادا دەڕوا ڕەحمەت ڕێک گۆڕا ڕەحمەت لێ زۆر گۆڕا شتەکان زۆر گۆڕان زۆر سەر و قڵب بوونەتەوە اینجا لە هەمووشی نامۆتر سەیر ئەەکەی دایکی بۆ خۆی دێتە بازاڕی ئابای بۆ خۆی داداوە بەڵام کچەکەی بە پانتۆڵە بە سفوریەوە لە دوای ئاڕۆ کەچی گەنجەکە کاریگەری هەیە لەسەر گەنجان نەک ئەو بەتەمەنە بەتاکید خوشکی بەڕێ فەهمەکەشمان هەر غەڵەتە مامۆ فەهمە و تێگەشتنەکەمان زۆر غەڵەتە زۆر هەڵەیە زۆر هەڵە حاڵی بوونە بەڕاستی نەنکی بەڕێز حاجی بەڕێز دایکی بەڕێزم تۆ بۆ خۆت ئەم حیجابەیە ئەم باڵا پۆشێ بەڕەوە ئابینی لە بەرچی بۆکسەکەت بەڕەوای نابینی هەر لە ماڵی دێتە دەرەوە تاو کۆگاتنێ بازار بەسەتان گەنج نەزەری لێکە دیمەنێکی سیر دەبین هەم جارێک ئافرەتێکی بە تەمەن وفات دەفەرمووی دەینێژن بە تانێک چار کەس دەیگریتن ئەو کاتێک کە شۆڕی دەکەنەوە ئەساس نەیبینن کەچی لە کاتێک کە هەر ئەو پیاوە بۆ نمونە کەسەکەی لێ مردووە کچەکانی و خێزانی و بابەتان هەموو ڕوت و قوتن لە گۆڕە کە چۆ کاریگەریی نەمایە کاکەجان ئەگەر تو ڕاستەکەی ئەوانەی کە زیندون دایان پۆش ئەوە دامە پۆشە مامۆستاژیان دەمێت پرسیاری ئەو بکەم بەرهەم و کاریگەری گەنج لە کۆمەڵگادا دەبێت چی بێ اینجا بەرەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی تۆ ئەم فەرمایشەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاگامان لێبێ بە تایبەت گەنجەکانمان لە کچان و لە کوڕان لەو تەقالیدە و لەو لاساییکردنەوەی ڕۆژ ئاوا و غەڕبەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی هەڕەشەیان لێ ئەکەکەوە پێشوا ئیبن عومەر لێ ئەگێڕێتەوە لە سنن ئیمام ئەبو داود هاتووە و ئیبن حەجەڕیش لە فتح الباری فەرمێ سەنەدەکەی حەسەنە سەروەرمان فەرموویەتی من تەشەبەه بقوم فهو منهم هەر کەسێ خۆی بچوێنێ بە قەومێک بە گەلێک بە کۆمەڵە کەسانێک لاساییان بکاتەوە ئەفەرمێ ئەوە لەوانە ئەگەر بێت و گەنجێکی کوڕ خۆی بچوێنێ لە سەر و ڕیشی لە سیمای لە جلوبەرگی بە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە ئومەتی پێغەمبەری خوا پێچوانەکە وەردەژی لە دوا ڕۆژ لەگەڵ پێغەمبەری خوایە و ئەم خوشکە بە ڕێزەشمان با بزانێ
حەشری نەشری جێگا و مەکانی لە دوا ڕۆژدا لەگەڵ دایکمان عایشەی خوالی ڕازی بێت مامۆستا ئەوە خۆشی دەوێن بۆیە لاسای دەکاتەوە الحەشر مع من ئەحب وانە ڕێک ئەوە دەگرێتەوە بارك الله فيك بەڵێ اینجا وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەگەر بینە سەری بەرهەم و سوودی گەنجی لە خواترس گەنجی تۆ بەکار گەنجێک ئەگەر هاتو تۆ بەکار بوو ئەگەر تەوبەی کردبوو گەڕابووی لای خوای پەروەردگار سڵحی کردبوو لەگەڵ خوای پەروەردگار گەنجێک بوو بۆ خوا سڵحا بوو گەنجێک بوو ڕێگای مزگەوتی گربوویە بەر گەنجێک بوو دەست بە قورئان و بە سنەتی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم گەنجێکی خۆشەویستە لە نێو کۆمەڵگادا خەڵکی خۆشی ئەوێ خەڵکی حەزەکە بیبینێتن خەڵکی حەزەکە لەگەڵی دابنیشێ تەنانەت خەڵک ئەوەندە متمانەی پێ ئەکاتن گەنجی وا هەبووە قوربان چونکە دیندار بووە چونکە مولتەزیم بووە چونکە ئەهلی مزگەوت و ئەهلی جمعە و جەماعەت بووە نەک پیاوێک دەها پیاو بۆ خۆی پێی ڕاگەیاندووە بە کەسێکی تر ئەگەر بێت و ببێ بە زاوای من کچەکەی منی بووێ من ئامادەم کچەکەی خۆمی پێشکەشکەم ئەڵێ وەڵڵاهی نە پارەم ئەوێ نە خانوم ئەوێ نە سیارەم ئەوێ نە بڕوانامەم لێی ئەوێ تەنها دینەکە تەنها لەبەر شتێک من حەزم چۆتە ئەم گەنجە بێ بە زاوای من چونکە دینی هەیە اینجا خەڵکی لێی دڵنیایە خەڵکی لێی سەلامەتە پیاوی وا هەبووە چۆن ئەڵێ سوپەرمارکێتێکی گەورەی هەبووە چەندین گەنج داوایان کردووە هەبووەکەوە بیکە بە کرێکار لەسەر ئەم سوپەرمارکێتە بەڵام ینی چۆن ئەڵێ ڕەتی کردوێتەوە بەڵام چکە گەنجێک ئەهلی مزگەوت بە وتوێتی لە تۆ دڵنیام کەسێکی دەستپاکی سیقم پێێتە متمانە پێێتە بۆیە ئامادەم هەموو شتێکت لەم دوکانە بدەمە دەست و اینجا لای خوای پەروەردگار خۆشەویستی خوای پەروەردگارە لە فەرمایی شتێک ئەگەرچی لە سەنەدەکەی حافظی عراقی فەرمی ضعیفە بەڵام ماناکەی جوانە پێشەوە ئەنەسی کوڕی مالک لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان ئەگەڕێتەوە أبو الشيخ ابن أبي دنيا روايات يعني كردو سرور من أفرمي إن الله يحب الشاب التائبة فرمي بدل نهاية وخواي پروردگار گنجێکی خۆش ئەوێ کەواتەوە بەکار بێ گەنجێک بێ گەڕابێتەوە لای خوای پەروەردگار گەنجێک بێ خراپە و تاوان زۆرە داوێن پیسی زۆرە شوێنی لەش فرۆشی زۆرە بەڵام ئەڵێ پەروەردگارە تەنها لە پێناوە تۆ نایکەم پەروەردگارە کافتریاکان زۆرە ئەگەر بێت و بچم بۆ کافتریاکان پەروەردگارە شتی خراپ زۆرە ئەنجام میدەم بەڵام لە ترسی تۆ نایکەم لە ترسی تۆ واز لە حەڕام کراوەکان دێنم گەنجێکە خۆشەویستی خوای پەروەردگارە گەنجێکە خوای پەروەردگار خۆشی وێ اینجا ئەوەیان عجائب و سەرسامبوون و سەر سوڕهێنەر نییە کەسێک بڵێ من خوام خۆشەوێ چونکە لە مەشروب خۆرێک لە تاوانبارێک و تاوانکارێکش پرسیار بکەی ئەڵێ خوات خۆشەوێ ئەڵە بڵێ خوام خۆشەوێ سەرسامبوون و عجائب و سەر سوڕهێنەری و مەزنی و گەورەیی و عجائب لەوەدایە ئەڵڵا بڵێ من تۆم خۆشەوێ ئەوەیان عجائبە ئەوەیان گەورەیە دەی گەنجی بەڕێز ئەگەر ئەتەوێ ببی بە خۆشەویستی خوای پەروەردگار واز لە کافتریاکان بێنە کە بەڕاستی ئەمڕۆکە بۆتە شوێنێک بۆتە دەواازەیەک بۆتە دەرچەیەکی گەورە کەوا خەڵکی گەنجانمان لاوانمان لەم شوێنانەدا فێری تریاک ئەبێ فێری مادە سەرخۆشکەرەکان و هۆشبەرەکان و دڵبۆشەکان ئەبێتن باشە مەسەل لەبەر چی مەسەلەن هەمیش خوای گەورە سوبحانەهو وتەعالا گەنجی تۆ بەکاری ئەوەندە زیاتر خۆش دەوێ گرنگی بە کردەوەکانی ئەو دایە کە چاکە دەکەن لە تەمەنێکی تر بۆ نمونە گچکەتری یاخود ئەوەتە بە ساڵات چوە زیاتر کار لەسەر گەنج ئەکرێ نەیارانی ئیسلام لەبەر ئەوەی کە گەنج هەموو شتێکی پێ دەکرێ بەڵێ نەیارانی ئیسلام زیاتر کار لەسەر گەنج ئەکەن چونکە گەنج هەموو شتێکی پێ ئەکرێ گەنج توانای هەموو شتێکی هەیە گەنج ئەتوانی هەموو شتێک ئەنجام بداتن بۆیە نەیارانی ئیسلام کار لەسەر گەنج ئەکەن الله سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا لە سوورەی النیسادا ئاەتی 27 دا فەرمێ والله يريد أن يتوب عليكم أفرمي پروردگارتان أيوه توبتان لوربگري أيوه بقرينو بولاي خواي پروردگار ويريد الذين يتبعون الشهوات أن تميلوا ميلا عظيما وأوانيك وبدواي آرز وكاني خويا كوتون بدواي آرز خراب كوتون بدواي شبهة وشهوات كوتون أيانوي للرقاتان لا بدن للرست الشقام إسلام للراست الشقام قرآن والسنة بلاداني كي قورا للاياني خيزانوا للاياني کۆمەڵگا و کۆمەڵایەتیەوە لەلایەنی دەرونیەوە لەلایەنی ئەخلاق و ڕەوشتەوە لەلایەنی بەهاجوان و بەرزەکانەوە لەلایەنی ئیمان و بیر و باوەڕ و عەقیدە و یەخواپەرستی و یەکتاپەرستیەوە چونکە گەنج هەموو تااقەت و توانایەکی هەیە ئەتوانێ خۆی بەهرەمەند بکە و خەڵکیش بەهرەمەند بکە لەو تااقەت و توانای و هێز و پێزەیەتی بۆیە زیاتر کار لەسەر گەنجەکەن بۆ اینجا لە قیامەتیشا بەڕاستی گەنجی تۆ بەکار لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە خوای پەروەردگار ئەلەوێدا حەشری ئەکا سەروەرمان صلی الله عليه وسلم لفرموديكوا بيشوا أبو هريرة لإجارته متفق عليه لبخاري مسلمات وأفرمه 7 يظلهم الله في ظله
يوم لا ظل إلا ظله فەرمێ حەوت کەس هەن لە ڕۆژی قیامەتە لە ڕۆژی دواییە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردیگار حەشر ئەکرێن نە سەرمان ئەبێ نە گەرمان ئەبێ نە بێزار ئەبن نە ماندوو ئەبن نە بێتاقەت ئەبن دانەیەکیان وشاب نشأ في عبادة الله وشاب نشأ في عبادة الله گەنجێکەوە لە تاعەت و لە خواپەرستی پێگەشت بێ گەشەی کردبێ و نمای کردبێتن و ژیانی خۆی ببێتە سەر بەڵێ مامۆستا کۆتا پرسیارم ئەوە دەکەم ئەو گەنجانەی کەوا لایان داوە و ئەو گەنجانەشی کە دەیانەوێت بەردەوام لەسەر چاکەکاری سڵح لەگەر خوددا چۆن بتوانن بگەڕێنەوە چۆن بتوانن بەردەوام بن بەڵێ گەنجانمان بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆدا سیر ئەەکەی دەرگای خراپە و تاوان و فەساد بەڕوویاندا زۆر کراوەیە بۆیە باشترین چارەسەر باشترین عیلاج چونکە ئیسلام هەر دەردێک ئەگەر بێت و هەبێ ئیلا عیلاجێکی داناوە ئیلا چارەسەرێکی داناوە ئیلا دەربازبوون و نەجاتبوون و ڕزگاربوون و قوتاربوونی داناوە چاکترین و باشترین چارەسەر بۆ گەنجی لە خواترس ئەوەیە کەەوە هاوڕێیەکی باش بدۆزێتەوە برادری باش بدۆزێتەوە چونکە سەروەرمان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێک فەرموویەتی کەوا فەرمودەکە صحە لە سنەنی ئەبو داود و مسنەد ئیمامی ئەحمەد هاتووە ئەفەرمێ المرء على دين خليله للرواياتێکی تر الرجل على دين خليله فلينظر أحدكم من يخالف ئەفەرمێ برادر هاوڕێ لەسەر دین و خوڕەوشت و ئەخلاق و ئاکار و ڕەفتاری برادەرەکەیەتی بۆی هەر یەکێک لە ئێوە با سەیر بکە هاوڕێیەتی شێەکە لەگەڵ چێ ئەسوڕێ لە فەرمودەیەکی صحیحدا كوا إمام أبو داود رواياتي كردو إمام حاكم وذهبيش بصحي داني أفرمي لا تصاحب إلا مؤمنا هاو ريتي والرفيقاتي وهاو دم وبرادراتي هيج كسيك مكا إلا إيمان دار نبي تنها إيمان دار نبي سيركا زان أو كس إيمان دارا برو مزقوت أدبا برو جمعو جماعات أدبا برو ريقاي تشاكان وباكان وخواناسان ولخواترسان ومتقيان وزاهدان وصلحكاران لقل خواي پردگار أدبا أقر وابو دستي بقرا ئەگەر وابوو دەست لە نێو دەستی دانێ ئەگەر وابوو بەری مەدە ئەگەر وابوو برادایەتی و هاوڵایەتی و هاودەمی بکە ئەگەر وانە بوو پشتی تێ بکە وازی لێ بێنە و لێ بگەڕێەوە و اینجا هەوڕێک بداتەوە لەم هەموو فەرمودانەی خوای پەروەردیگار و ئەم هەموو فەرمایشتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ڕۆژی قیامەتە خەڵکی لەم هەموو نەهامەتیەدایە لەم هەموو ناخۆشیەدایە لەم سەغڵەتیەدایە بێ کەس فریای کەس ناکەوێ بەڵام دانەیەکیان وشاب نشأ في عبادة الله لەژێر سێبەری عرشی خوای پەروەردیگار حەشری ئەکرێتن و اینجا ئەم گەنجە بەڕاستی بۆ ئەوەی کەوا ملتەزیم بێ بۆ ئەوەی بگەڕێتەوە لای خوای پەروەردیگار پێویستە ترسی خوای پەروەردیگار بۆ خۆی دروست بکاتن بزانێت کە خوای پەروەردیگار ئەم تەمەنەی بەو داوە تاقیکردنەوەیە بزانێ خوای پەروەردیگار تاقی ئەکاتەوە بۆ چێژەی کەمی دنیایی خۆشی یەکجارش لە چیز خۆی نەدا ڕەحمەتت لێ بێ خوای پەروەردیگار فەرمی ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە وئەنەکم ئیلەینا لا تورجعون لسورة المؤمنون فرمي إيوة أزان إيوة من بو قالت جاري دروس كردوا بو أوي رابيرن بكيفي خوتان بو أو إيوة من دروس كردوا ناقرين ولا يخواي پەروەردیگار بزانێ تەمەنی گەنجی بەڕاستی ئەگەر لە دەستی چوو ناگەڕێتەوە. بەڵێ زۆر بەڕێستمەوە ساسەرات خەلیفانی پێشنەژ و تارخێنی مزگەوتی مەدینە لە شارۆچکەی خەلیفانی عەزەتماندا خوای گەورە سەلامەتانکە خوای پەروەردیگار پاداشتی ئێوەش بداتەوە یا ڕەبی مامۆستای بەڕێز زۆر خۆشحاڵ بووم خوای پەروەردیگار بتان پارێزێ خوای پەروەردیگار بۆتان بکە بەزات و بە زەخیرەی قیامەت خوای پەروەردیگار یا ڕەبی ئینشاءالله بەرجەزای خێری قیامەتان بکە ئینشاءالله خوای پەروەردیگار پاداشتی بەخێرتان بداتەوە ئینشاءالله خوای گەورە پاداشتی بەڕێستاندا تازێتمەندای زۆر سپاس سەلامەتانکە بینەرانی بەڕێز خۆشەویستارە لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی جارەی بەرنامەی بەفەر خوای گەورە لە پیت و فەڕ و بەرەکەتی خۆی غەرقمان کە گەنجێکی وا بین کە خوای گەورە ماخاتە ژێر سێبەری عەرشی خۆی خوای گەورە ڕاگیر و بەردەوامان کە عاقبەتی هەموولاکمان بەخێر بجێڕێ تاکو دیدار بە خوای گەورەتان سپێرم. السلام عەلەیکوم ورحمة الله وبركاته.